پارتی و گۆڕان. ئایا ماوەی هەنجوینی پارتی و گۆڕان کۆتایی دێت؟ هاوپەیمانی یەکێتی و گۆڕان بۆ هەڵبژاردن چلێککەوتێکی دەبێت. لە دانیشتنی ڕۆژی سێشەممەی پەرلەمانی کوردستان دوای دروستبوونی گرژی لە نێوان پەرلەمانتارانی پارتی و یەکێتی و گۆڕان، سەرۆکی فراکسیۆنی پارتی ڕخنەی گرت لە هەڵوێستی گۆڕان و ڕایگەیان لەگەڵ گۆڕان ڕێککەوتنیان هەبووە لەسەر 12 کورسی نەک 6 کورسی. لە بەرامبەردا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان گوتی ناتوانین لە کەم و کوڕیەکانی حکوومەت بێدەنگ بین. بە بڕوای چاودێران نیگەرانیەکانی پارتی بەرامبەر گۆڕان ڕوو لە زیادبوونە. هەر لەبەر ئەوەشە پۆستی یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ چاکسازی و سەرۆکی سندوقی داهاتەنەوتیەکان و چەند پۆستێکی تر کە بەرکەوتەی گۆڕانن تا ئێستا بەم بزوتنەوەیە نەدراوە لەلایەن پارتیەوە. بەهۆی نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕانیش بۆ پرسی ڕێکەوتن لەسەر هاوپەیمانی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق چاوەڕێ دەکرێت پەیوەندیەکانی گۆڕان و پارتی زیاتر بەرەو ساردی بچێت. ئەگەرچی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پێشتر دەیویست دڵی پارتیش ڕابگرێت بەوەی هەر سێلایەن پارتی و یەکێتی و گۆڕان بەیەکەوە بەشداری هەڵبژاردن بکەن، بەڵام دەرکەوت ئەم سیناریۆیە بۆیان ناچێتە سەر. بۆیە لە نێوان دوو بژاردا کە هیچیان بێزیان نییە کە ڕێککەوتن بە تەنها لەگەڵ پارتی یان یەکێتی. دوازار ئاماژەکان بۆ ئەوەن لەگەڵ یەکێتی بگەنە ڕێککەوتن. چاوەڕێ دەکرێت ئەم هەنگاوەش ئەوەندەی تر پێگەی گۆڕان لای پارتی و حکوومەت لەقتر بکات. لەلایەکی تر فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی نوێنەران پێشتر هاوپەیمانی لەگەڵ لایەنەکانی دەسەڵات لەلایەن بزوتنەوەکە ڕەت کردوتەوە. پێشنیاری کرد کە هاوپەیمانیەکی فراوان لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ببەسترێت، وەک ئامادەکاری بۆ ئەم هەنگاوەش بزوتنەوەکە لە حکوومەت بکشێتەوە. بەڵام ئەم بژاردەیە هەرزوو لەلایەن کاربەدەستە باڵاکانی گۆڕان ڕەت کرایەوە. ئەوەی ماوەتەوە وەک پرسیار ئایا گۆڕان دەتوانێت هاوسەنجی پەیوەندیەکانی لەگەڵ یەکێتی و پارتی بپارێزێت، لەگەڵ یەکێتی بتوانێت چەند کورسیەک لە ئەنجومەنی نوێنەران بۆ خۆی زامن بکات، لەگەڵ پارتیش پێگەی لە حکوومەتی هەرێم قایمتر بکات.